سەبارەت بە نەکۆکیەکانی ئێران و ئاژانسی وزەیە تۆم بەڕێز دکتۆر جۆن دەبیت پرۆفیسۆری سیاسی و ئابووری لە ئایۆوا و لەگەڵمانە. دکتۆر سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان، بەخێر بن. نیگەرانیەکانی ئاژانسی وزەیە تۆم و گرۆسی لە جێی خۆیەتی تا چەنە ئەمانی کە باسێکان مەترسین و ئەگەری هەیە ئێران ببێتە خاوەنی بۆمبی ئەتۆم. First of all, let me thank you for سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتە سەبارەت بە قسەکردن لەسەر ئەو بابەتە گرنگەی کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەواوی جیهان گرنگە. ئەوەی کە دەبێت لێی تێبگەین ئێمە دەمانەوێت تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ شەکێکی ئەتۆمی تێدا نەبێت. ئەمە کاریگەری لەسەر تەواوی وڵاتانی ناوچەکە و کاریگەریشی لەسەر دەوڵەتی ئیسرائیلیش دەبێت و هەر چەکێکی ئەتۆمی دەبێتە هەڕەشە بۆ سەر وڵاتانی ناوچەکە و تەواوی جیهانش. ئەو پرسەی کە ئێستا هەیە سەبارەت بە پرۆگرامی ئەتۆمی ئایا چەکی ئەتۆمیان هەبێت یاخود نا، ئەمە تاوەکو ئێستا دیار نییە، بەڵام چەندین راپۆرت هەیە لە کەناڵە جیاوازەکان و چەندین بەرپرسی سیاسیش قسەیان لەسەر کردووە. هەمووان قسە لەسەر ئەوە دەکەن و ئێمەش لەو باوەڕەدان کە نابێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەکی ئەتۆمی هەبێت و بۆ تەواوی جیهانیش باشتر دەبێت ئەگەر هیچ وڵاتێک چەکی ئەتۆمی نەبێت، چونکە بوونی چەکی ئەتۆمی دەبێتە هەڕەشە بۆ سەر مرۆڤایەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تەواوی جیهان و خەڵکی لە تەواوی جیهان چاویان لە ئەمنیەت و ئاسایش و سەلامەتیە و ئێمە نامانەوێت ببینین وڵاتێک بە هەر چەکێکی دیکە هەڕەشە لە وڵاتێکی دیکە بکات و چاومان لەوەیە کە خەڵکی لە ئاشتیدا بژین، ڕێز لە یەکتر بگرن و هیچ چەکێکی کۆمەڵکوش. باشە، بەو شێوازێکی ئێران مامەڵایەکات لەگەڵ ئاژانسی وزەیە تۆم ئەکرێ ڕێکەوتنێکی باش بکرێ، بە تایبەتی کە داوای سزادانی گرۆسیەکەوە ئەڵێ لە سێدارە بدرێ و دەستگیر بکرێت لەناو ئێرانە ڕێگە نەدرێ بچێتە ئێرانەوە، ئەگەر بژڕوا بێت سێدارە بدرێ. با هیوا بخوازین کە شتەکە بەو شێوەیە ڕوونەدات و دەبێت هەمووان متمانەیان بە یەکتر هەبێت وەکەوەی کە پێشتری ژووتومە و دەبێت هەمووان ڕوون بن دەربارەی ئەم بابەتە، دەربارەی پرۆگرامی ئەتۆمی ئێران و هەمووان تێبگەن کە چ مەترسیەکی هەیە بوونی پرۆگرامی ئەتۆمی و لەسەر ئاستی ئێرانیش بە هەمان شێوەیە. بەڵام دووپاتی دەکەمەوە ئێمە چاومان لەوەیە کە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاشتیدا بژیت و ئازاد بێت و هیچ وڵاتێک نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی، چونکە ئەمە لە بەرژەوەندی تەواوی خەڵکی ناوچەکەیە و نابێت خەڵکی مامەڵەکەن بەم جۆرە پرۆگرامەوە و خەڵک چەندین چیرۆکی جیاواز دەگێڕنەوە سەبارەت بە ڕێکخراوەکانی ئەتۆمی، سەبارەت بە ڕێککەوتنانەی کە بۆ قەدەغەکردنی چەکی ئەتۆمی کراوە. خەڵکی دەڵێن ئایا ئێران پابند بۆ بە ڕێککەوتنەکانەوە یاخودنا، ئایا لەگەڵ ئەمریکا ڕێک دەکەوێت یاخودنا، تاوەکو ئێستا دیار نییە. بەڵام باشە دکتۆر، خەڵکیش نازانێت ئایا ئەم راپۆرتانە ڕاستن یاخودنا. باسی متمانە کرد بە دانوستان و ڕێکەوتنەکان، ینی ئێران متمانی بە دانوستانە بێ لە پاش ئەوەی کە هێرش کرایە سەری لە پاش ئەوەی کە لە کاتی دانوستانە بوو لەگەڵ ئەمریکایە و ینی ساڵی 2015 خۆ دەزانی ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئەمریکایە کرد، ئەوەش ساڵی 2010 لەگەڵ لایەن ترامپەوە هەڵوەشێنرایەوە. ینی ئەگەر متمانە نەبوونێکە بێت لەلایەن ئێرانەوە جۆرێک لە حەقی خۆی نییە. بەڵێ بە دڵنیاییەوە. سەرەتا با سەیری دۆخەکە بکەین. ئێمە ئێستا مامەڵە لەگەڵ سەرۆکی ئەمریکا دەکەین کە ترامپە. ئەو لە ڕاستیدا زۆر ڕاستگۆ نییە و ئەگەر ئێران
هەر هەوڵوێستێکی دیکە دژ بە داواکاریەکانی ئەمریکا و گفتوگۆی دانوستانی لەگەڵ ئەمریکا بگرێتە بەر ئەمە خراپ دەبێت و دەبێتە هۆی بڵاوکردنەوەی زانیاری هەڵە، دەبێتە هۆی نەبوونی متمانە لە نێوان ئەمریکا و ئێران و دەبێت پێکەوە گفتوگۆ بکەن بۆ ئەوەی متمانە بگەڕێتەوە و لە کاتێکا کە دانوستان هەبوو پلاندا ڕێژرا بوو کە هێرش بکرێتە سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران، هەر بوویش ئێران دانوستانەکانی هەڵبەسارد و ئەوان وتیان کە نابێت ئێران بێتە خاوەنی چەکی ئەتۆمی و ئیسرائیل و ئەمریکا پێداگرن لەسەرەوەی کە نابێت ئێران بێتە خاوەنی چەکی ئەتۆمی و ئێمەش لەو باوەڕەداین کە نابێت ئێران بێتە خاوەنی چەکی ئەتۆمی چونکە مەترسیە بۆ سەر تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باشە هەموو وڵاتان دکتۆر کۆکن لەسەرەوەی کە ئێران نابێت بێتە خاوەنی چەکی ئەتۆم، بەڵام ئایا ئاژانسی وزەی ئەتۆم بە بێلایانی کاری کردووە یان لە شوێنێکدا لایەنگیر بۆ وەکو ئێرانەڵێ؟ یعنی ئەمە چۆن ئەمە ببینین متمانەمان با ئەو ئاژانسە نیە ئاڵێ؟ بەڵێ وایە ئەوان وتویانە کە متمانەمان بە ئاژانس نییە سەبارەت بە راپۆرتەکان ئەوانەی کە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی دەری کردوون. ئێستا ئاژانس ڕێکخراوێکە کە ئەم راپۆرتانەی ئێرانیان لەسەر بنکە ئەتۆمیەکانی ئێران بڵاو کردوێتەوە و ئەم راپۆرتانە لەلایەن ئێرانەوە بە زانیاری هەڵە باسییان دەکرێت کە دەڵێن ئاژانس زانیاری هەڵی لەبارەی بنکە ئەتۆمیەکان و پرۆگرامی ئەتۆمی ئێران بڵاو کردوێتەوە. دەبێت ئاژانس زۆر وریا بێت لە بڵاوکردنەوەی زانیاریەکانی و گرنگە کە بە لایەنێکی دیکە و بە شێوازێکی دیکە بیر لە بابەتەکە بکەنەوە، بەڵام با پێکەوە هەموو هاوڕابین لەسەرەوەی کار لەسەر ئەوە بکەین کە چەکی ئەتۆمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبێت چارەسەری لەسەر پرسەکان. باشە باسی دانوستان کرد سەبارەت بە دانوستانی ئەمریکا و ئێران وەکو ئەمریکا لە هەفتی داهاتوو بەڕێواچێ. باشە هیچ گۆڕانکاریێک لە داوایی ئەمریکا هەیە بۆ ئێران؟ دەکرێت داواکاری هەبێت چونکە ڕۆژانە ئێمە دەبیستین لە ئیدارەی ترامپەوە بۆ نمونە چەند ڕۆژێک لەمە و پێش ئەو پەیامەی کە هەبوو لەلایەن ئیدارەی ترامپەوە ئەرێنی بوو سڕای ئەوەی کە هەندێک هێرش کرابوونە سەر ترامپیش هێرشی کردبووە سەر خامنەی. ئەم هێرشکردنە سەر یەکترا نابێتە هۆی ڕێگە کێشەکان چارەسەر ناکات، بەڵکو زیاتر و زیاتر کێشەکان قوڵ دەکاتەوە. ئێمە وەک خەڵکی کە لە ئەمریکا دەژین ئێمە چاومان لەوەیە کە کێشەکان چارەسەر بکرێت و شتەکان تاوەکو ئێستا جیاوازە ئیدارەیەکی نوێ هەیە هەنێشت ڕوودەدات لە پڕ ڕۆژێکی دەکەشتی دیکە ڕوودەدات، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بابەتێکی زۆر گرنگە پێویستە بیرمان بێت. ئەو مەبەستم سەرۆک ترامپە زۆر سیاسیانە ماماڵ نکات و بە بەراورد بە سەرۆکەکانی دیکەی ئەمریکا لە ڕابردوودا زۆر سیاسیانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە ناکات کە هاتووتە پێشەوە، بەڵام ئەو گفتوگۆیانەی لە نێوان ئێران و ئەمریکا هەیە هیوە خوازین هەردوو وڵات بگەنە ڕێککەوتن چونکە لە بەرژەوەندی هەردوو وڵاتە لە بەرژەوەندی ناوچەکەیە. بەڵێ بەڕێز دکتۆر جۆن دەبیت پرۆفیسۆری سیاسی و ئابووری لە ئایۆوا و لەگەڵ مامووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا دکتۆر بەخێر بێت.